لە نێو کەش و هەوایەکی سەختی باڵەکایەتی ئەمڕۆ جۆماڵی گوندی ڕایەت لە باڵەکایەتی بەهۆی کەمبوونی ئاو لەناو بەفر. ئەو جۆماڵە جۆی گوندی ڕایەتەیە ئەوڕۆ بە هەرەوەزیە هاتینە ڕحمەتی خوا لێبێ لێک وەرگرن ئاوێ مەشروعی نەمایە ئەو ئاوەدین دەسەر و چاوەی ئاوزەکەینەوە بۆی وشکە ساڵی ئاوەکە نەتەقیتەوە کانیەکە نەتەقیتەوە جا ئەو ئاوەی دینی دەوێن دەرەکەینەوە. ئەو جۆگەش کەشە لە خوارێ ئی خوان داهێ بە سەواتێک چووە ئەو جۆگە باشترە بەسڕی خۆ بکاتەوە بڕواتەوەوە بەزدانش هەر جۆماڵە مەلای لە هەڕوەلای مەلا بۆ من نادای ماندی نەبوو